سەرۆک مامجەلال سەرۆک کۆماری عێراق پێشوو مامی هەموو عێراقیەکان هەموو کوردستانیەکان دڵە گەورەکەی لە لێدان کەوت و ئۆغری کرد و جێی هێشتی. ئێمە زۆر دڵتەنگین و زۆر نیگەرانین بەم کۆچی دوایی جەنابی مامجەلال بەداخەوە پاش چەند ساڵێک لە نەخۆشی و ئازارێکی زۆر کۆچی دوایی ئەو دیارە کۆستێکی گەورە بوو لە هەمومان کەوت و دەبێ بزانین کە مامجەلال یەکێکە لەو سەرکردە کارایانەی کە بەڕاستی بەبێ هەبوونی مامجەلال ڕەنگە چەندین جار من لە خزمەتیدا بووم دەمزانی کە عێراق لە لێواری شەڕی ئەهلیە و دەبوو بە گۆمی خوێن تەنها مامجەلال و بە حکمەتی خۆی بەغای پاراست و عێراقی پاراست. چەند جار پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەرێم دەگەیشتە لێواری تێکچوون و پێکدادان مامجەلال بە حکمەتی خۆی هەموو لایەکی بانگ دەکرد و چارەسەری دەکرد. مامجەلال خاوەنی زۆر شاکاری گەورەیە. مامجەلال یەکێک بووە لە سکرتێر و داینەمۆی زوتنەوەی خوێندکاران هە لە هەڕەتی گەنجێتیدا. سەروی 6 ساڵە خەباتی مامجەلال خەباتێکی بە بڕەشت، خەباتێک کە سنووری عێراقی لە ساڵی 50کانەوە بەزاند گەیشتە چین و ماچین و هەروەها وڵاتانی ئەوروپا و مامجەلال و پەیوەندیەکانی لەگەڵ سەرانی پارتە دیموکرات و سۆشیال دیموکراتەکانی دنیای وەکو ویلی براند و وەکو برونۆ کرایسکی و وەکو میتەران و وەکو جۆرج پاپاندریۆی باوک و کوڕ و تۆنی بلێر و هەموو سەرانی سۆشیالیست ئەنتەرناسیۆنال و سۆشیال دیموکراتەکانی دنیا. مامجەلال پەیوەندێکی زۆر باشی هەبوو لەگەڵ وڵاتانی جیران لەگەڵ ئەوەی کە ناکۆچی لە زۆر مەسەلە هەبوو، بەڵام مامجەلال هەمیشە ڕێزی تایبەتی دەگیرا چ لەلایەن مەلیکی سعودی، چ لەلایەن بەرپرسان سەرۆک کۆمار و سەرۆک وەزیرانی تورکی و ئێرانی، چ لەلایەن مەقامی مەعەزەمی ڕەهبەری لە ئێران. مامجەلال پەیوەندیەکی زۆر توندی هەبوو لەگەڵ ژمارەیەکی زۆر لە هێزەکانی عەرەبی. دەبی ئەومان لەبیر بێ مامجەلال لە شەستەکان یەکێک بوو لەو کەسانەی کە مرافعەیەکی زۆر مهمی هەبوو لە ناو کۆبوونەوەکانی حەرەکەی ئیشتراکی عەرەبی. مامجەلال لە پەیوەندیەکانی پەیوەندێکی بێسنوور بوو. مامجەلال دەوری ئەساسی هەبوو لە بەرپاکردنی شۆڕشی ئەیلول و یەکێک بوو لە فەرماندەهەرە ناودارەکانی شۆڕشی ئەیلول و مامجەلال ڕابەری شۆڕشی نوێی گەلەکەمانە و مامجەلال و هەواڵەکانی سەرکردەی حیزبەکانی ئێرە مهەندسی دامەزراندنی عێراقی تازان و بزوێنەری داینەمۆی ڕوخانی ڕژێمی خوێناوی سەدام حوسێنن و داینەمۆی یەکگرتنی هێزەکانی معارزەی عێراقی بوون بۆ مەبەستە. مامجەلال لە بوارە کۆمەڵایەتیەکان هیچ کەس لە بیر نەبوو مامجەلال هەموو ڕۆژ هەموو ساڵێ یەکی 5 ڕۆژی کرێکارانی جیهانی هەمیشە لە بیر. مامجەلال 8 مارچ ئازار ڕۆژی ژنانی هەر لە بیر و مامجەلال ڕۆژی باوک ڕۆژی دایک هەموو ئەوانەی لە بیر بوو. جگەلەوەی مامجەلال هەموو ڕۆژەی دەیزانی کە سەدی دەربەندیخان و سەدی دوکان چەندی ئاو تێدایە و چەند کارەبا تەولید دەکات و خەڵک بەشی خەڵکەکەیان ناکە. یعنی ئێتیماماتی مامجەلال هەمە ڕەنگ بوو. مامجەلال یەکێک لە باشترین شارەزاکانی ئەدەبی عەرەبی بوو، یەکێک لە دۆستە هەرە نزیکانی شاعری گەورەی عەرەبی محەممەد مەهدی جەواهیری بوو. مامجەلال توانی
بە حکمەتی خۆی عێراقیەکان قەنەعەت پێ بکە کە نسبەتی 33% ئەندامانی پەرلەمان ژن بن. مامجلال لە حیزبەکەی خۆیشی لە یەکێتی نیشتیمانی بە زەختێکی زۆر توانی 20% سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بکاتە ژن. هەمیشە ڕێئیوا بوو مامجلال ژنان نابێ خەریکی سوال و سەدەقەم دەبی خۆیان لە داڕشتنی یاساکان بۆ پارێزگاری لە خۆیان و گەیشتن بە یاساکانیان دەوریان هەبی نەخشیان هەبی. غەیری ئەوە دەبی سوال و سەدەقە بکەن. شەڕی دەسەڵات شەڕێکی قورسە. ئەگەر پشتەستور نەبی بە یاسا و ڕێساکان ڕەنگە نەتوانی ئامانجەکان بپێکی. مامجلال لە بواری نەتەوەیی پیاوێکی کوردستانی بوو. پیاوێک بوو کە لەگەڵ برادەرەکانی وەکو کەمال بورکای و شەهید دکتۆر عەبدوڕەحمان قاسملو دوایش کاک مەسعود و بەڕێز ئۆجەلان فکرەی یەکێتی نەتەوەیی و بەرپاکردنی کۆنگرەیەکی نەتەوەیی چونکە ڕێئی وا بوو مەسەلەی کورد یەک مەسەلەیە لێک جیا ناکردەوە. هیچ کەسێک ناتوانێت جیای کاتەوە، نە حکووماتەکان نە سنوورە دەستکردەکە. و ئەمە هەمومان خەم ناچین. بۆیە مامجلال بەڕاستی مامجلالی یەکێتیەکان نییە بەتەنێ. مامجلال مامجلالی هەموو کوردستانیانە. مامجلال مامجلالی عەرەب و تورکمان و مەسیحیەکانە و هەموو لایەک خەمبارن بۆ مامجلال. ئەگەر ئەم شۆ متابعەی فەیسبوک و یعنی سۆشیال میدیا و کەناڵەکانی تەلەڤیزیۆن و ئەوانەتان کردوێ دەبینن لە هەموو جەیەک لە دنیا خەڵک ئەم لێکۆڵینەوە و باسی لەسەر کۆچی دوایی مامجلال دەکرد. مامجلال دوێنێ دەوری سەعات 3 پاشنەوڕۆ لە گەورەکەی لێدان کەوت لە شاری تێ لە یەکێکە لە نەخۆشخانە ناودارەکانی ئەڵمانیا لە بەرلین. مامجلال بۆ ڕۆژی جومعە دەهێنرێت. ناشتنی مامجلال دەبێتە ڕۆژی جومعە. ڕۆژی جومعە ئەگەر کات ببینێ دەبتە ڕۆژی یەکەمی تەعزیە، بەڵام بەعید دەبینم کات ببینێ، بۆیە احتیمالی خەوی هەیە کە ڕۆژی یەکەمی پرسەی مامجلال بکەوێتە شەممە. ڕۆژی یەکەم هەمووی لە سلێمانی دەبی. ڕۆژی دووەم لە سلێمانی، لە کەرکووک، لە هەولێر و احتیمالی شارەکانی تریشی هەیە لە کاتی خۆی ئەگەدارەکەینەوە. و ئێستاکەش تا ڕۆژی جومعە مەڵبەند و دامەزرا و دەستگاکانی یەکێتی کراوەیە. هیوادارین کە بتوانین لە تەواوی پرۆسەکە بە هەر کوێی تریش داوێ پێش سلێمانی پرۆسەیەکی شکۆدار بێ، پرۆسەیەک بێ کە شایانی مامجلال بێ، چونکە ئەوەی ئێمە ئەیبینین عێراقیەکانیش ئارەزومەندن کە ئەگەر بکرێ مامجلال بە بەغدا دابێتەوە و لە بەغدا پرۆسەیەکی شکۆدار بۆ مامجلال بکەن وەکو ڕئیسێکی کارا و لەو کەسانەی کە تەسبیتی حکمی کرد لە عێراق و لەو کەسانەی کە بەشێکی زۆر لە کێشەکانی عێراقی کەڵەکە بوو لە زمانی سەدام حوسێن، وەکو تەسبیتی حدود لەگەڵ کوێیت، وەکو کێشەی ئەسیرەکانی شەڕ لەگەڵ ئێران، وەکو کێشەی تەرسیمی حدود لەگەڵ سعودیا و هەموو کێشەکانی تر. خوا سێبووری هەموو لایەکمان بدا. هەزاران هەزار ڕەحمەت لە گۆڕی و لە مامجلال ئێمە یادی دەکەین. بەڕاستی مامجلال هەدیەیەکی خەڵکی کوردستان بوو بۆ عێراق و هەدیەیەکی هەموو عێراق بوو بۆ کۆمەلگای نێونەتەوەیی لە بیر و هزر و دەرونی ئێمە و لە دڵی ئێمە هەر بە زیندوی ئەمێتەوە.